من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوي پەروەردیگاری باڵادەستی جیهانیان لە بەخشینەوە سڵاو و ڕێزمان هەیە بۆ ئێوەی بینەری ئازیز و خۆشەویست و بەڕێزەوە. بەخشین ئەو بەرنامەیەکەوە بە هاوکاری و کۆمەکی و خێرخوازەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست ڕۆژ لە دوای ڕۆژ دڵی خەڵکانێکی هەژار و نەدار خۆش دەکات و جارجارەش لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پێیام و کەناڵی بانگەوازەوە تووشی ناخۆشی و دڵتەنگیتان دەکەین بەهۆی ئازار و مەینەتی هەژاران و نەخۆشان و منداڵانی بێباوک. بۆیە بەخشین بە ئومێد و هاوکاری و پشتیوانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە وەک پردی گەیاندنی هاوکاری کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بە هەژاران و نەداران و نەخۆشان هەرجارە و سەردانی ماڵێکی هەژار ماڵێکی بێباوک دەکات. ئەم جارە بەخشین لە ناحەی شۆڕشەوە ئەوێت چیرۆک و بەسەرهات و ناخۆشی و نەخۆشیەکانی ئەم خانەوادەتان پێ بناسێنێت. بابزانین لە ماڵەدا شەوڕۆژ چۆن بەڕێەکرێ و نەهامەتی و ناخۆشەکانیان چییە و چۆن ژیان بەسەر دەبەن و ئاخۆ پێویستیان بە چه هاوکاریەکە بۆ ئەوەی لە ڕێگەی ئێوەی خێرخواز و بەخشندە و دۆستی هەژاران و نەداران بتوانین هاوکاریان بکەین و بەشێک لە ئازار و مەینەت و ناڕەحەتی و ناخۆشەکانیان بۆ کەم بکەینەوە. ناوم بەشدار محەممەد عەبدوڵایە، ماڵمان لە شۆڕشە لە چۆمچەمە. ماوەی 4 مانگە بێ توش ئەم نەخۆشی هاتوو. داوام لە خێرخوازانێ ڕزگارم کرد لەم نەخۆشی. کاک بەشدار نەخۆشیەکە چییە؟ من کێشەکەم گوچیلەم سستە لە 100 تا 5 ئیشەکە. پێشتر هەستم نەکرد بکە نەخۆشی نیشانەکانی دیار نەبوو؟ پێشتریش هەر بێتاقەتە بووم، هیلاکە بووم، دایما جەستەم لاواز بوو، توانام نەبوو. لە قوتابخانەت خوێند؟ وەڵای لە قوتابخانەم خوێنا بەوەنی گوچیلەمەوە گوێچکم کرد بووە، چاوم زەعیف بوو، بەبوونی ئەوە نەمتوانین بەردەوام. چەندێکە واز لە قوتابخانە هێناوە؟ ئەم ماوەی ساڵێکا بێ وازم هێنا. هەر بەوەی نەخۆشەکەتەوە؟ بەڵێ. شەو ڕۆژ چۆن بەڕێەکەیت؟ دەتوانی بچیتە دەرەوە توانی بگەڕێیت؟ وڵای ناتوانم، ئەوسا متوانی ئەچوومە ناو ڕەفیقەکانم، ئێستا ناتوانم. بەردەوام لە ماڵەوەی؟ ڕۆمە دەرەوە وەگەوسا حەزەکەم وەک جارانم لێ بێتەوە. زوو هیلاکە بی ماندووە بی؟ هیلاکە بم، ناتوانم ڕێکەم، ناتوانم بە ئارەزوی خۆم وەکو جاران بگەڕێم. ئەنی زۆربەی کاتەکان لە ماڵەوە ژیان بەسەرە بێت؟ هەروەڵا زۆربەی کاتەکان لە ماڵ. لە ماڵەوە بوون تا چەند قورسە بۆ تۆ، تا چەند ناخۆشە سەر ڕای ئازارەکە؟ زۆر ناخۆشە. کێ حەزەکات لە ماڵەوە بێ؟ وەڵای حەزەکەم دایمە بڕۆمە دەرەوە، بەس ئەوێ ناتوانم، هیلاکە بم، ناتوانم، هەز بە ئازارەکەم. من پێشتر ئاوا بووم، ئیسا لەم حاڵەیەم. حەزەکەم وەک جاران چاکمە هەڵسمە سەرپا بگەڕێمەوە ئیسراحەت خۆم. بە هاوکاری ئێوە هاوکاری خێرخوازان ئیشەڵا ئەگەمە هەموو خەونەکانم، ئەگەمە ئاواتەکان خۆم ئیشەڵا پشبەخ. خوا بەخێر بێن سەر و سەر چاومان. وڵای ئێمەش بە بۆنەی کاکە بەشدار نەخۆشی کاکە بەشدارەوە زۆر مەمنون کەناڵەکەتان نەبین. نەخۆشە کوڕەکەم، پێویستی بە نەشتەرگەری هەیە، توانامان نییە. تقریباً 4 مانگە توش ئەم نەخۆشی هاتووە. بەخوا ئەوەی خەڵ نەمانداتێ نیمانە. ئەوە باوکێتی بەخوا 5 ساڵە جەڵدەدایەلی توانای نییە دینارێک پەیاکە بیخاتە گیرفانی.   ئەوە خۆم بەخوا گورچیلەیەکەم هەیە، بەخوا گورچیلەکەمیش نەخۆشە.                                                               ئەوە خۆم بەخوا گورچیلەیەکەم هەیە، بەخوا گورچیلەکەمیش نەخۆشە.
ئەوەی خەڵ نەمانداتێ بەخوا نیمانە. مەمنونتان نەبین، دەستخۆشیتان لێ یەکەین. کوڕێترم هەمان چشت بەخواوەم لەونە گوچیلەی سست بوو 2 ساڵیش بە دختەرە هاوردمان و بردمان لەبەر دەستکورتی و بێپارەیی عەمر خوای کرد. هەتا گوچیلەکەمان بۆ پەیا کرد و کەوتی نەهینە عەمر خوای کرد. تەمانی چەند بوو؟ 16 ساڵ عەمری بوو. ئەوەی سێژ ئێمەش بۆیە هانامە هاوارمان هاوردە بۆ ئێوە ئیشەڵا لە پەناوی خوا و خوا پشتیوانتان بکە. بەشکم ئیشەڵا لەم بەرنامەوە فریامان کەون و ئەم نەشتەرگەری بۆم کوڕە بکەیت بۆ مناڵە. ئێستا دکتۆر ئەڵێ بە نەشتەرگەری بە زەرعی گورچیلە ئینشاڵڵا خوای گەورە شفای بۆێنێ و هەڵەسێتەوە سەر پێ و ڕزگاری ئەبێت لەو هەموو ناخۆشیە. ئیشەڵڵا بەڵێ ئەڵێ نەشتەرگەری بۆ بکەیت ئیشەڵڵا نەجاتێ بێ. نەشتەرگەریش پارەیە زۆری گەرەکە. توانامان نییە ئێمە. هیچ موچەیەک هیچ کاسبکارێکتان نییە؟ هیچ موچەیەکمان نییە، هیچ کاسبکارێکمان نییە. باوکی هەتاوانە بوو وەڵا کاسبیە کرد، خانووی کڕی کاسبی کرد. ئەم خانوویش بەخوا خۆی کڕێتی، خۆی عیشیە کرد، کاسبیە کرد. ئێستا وەڵا ناتوانێت 5 ساڵە بەخوا دینارێکی پەیان نەکردووە. خەڵ لە ڕێی خوای داتێ، خێرەومە لە ڕێوبانە بیدینێت 10,000 داتێ 50,000 داتێ. ئیتر ئەوەیە بەخوا عیلاجە کڕین. بەخوا هەستێکمان عیلاجمانەی. لە قسەکردنیشە هەر قسە ناکە، هەر مەگەر باشە بڵێ و باشە باش، هیچ ناڵێ. بەخوا ئاگری تێبەر بێ مەگەر بیکوژێنی تۆ. جارە تۆشێ بێهۆشە بێت، توش نەخۆشیە هاتۆ سەری وەک گەشکەیە. بەخوا تاگەین لە تەواریەکە بە بێهۆشی بێن لەوێش 2-3 دەرزی لێدەن هۆشی تێتۆ. ئەوەی سە باشە ئیسە ئاوا دانیشتۆ باش، حەپەکەی نەخوا بێهۆشە بێت. یعنی ئەکرێ بڵێن لە ماڵەدا ئێستا 3 نەخۆشی تایە، بەڕێزن نەخۆشی و گورچیلەیەک تێ و باوکی کاکە بەشدار جەڵدە لێدا و کاکە بەشداریش گورچیلەکانی سیستە و لە ساپێن ئیشەکە. ئەنی کەسی تێتان ماوە لە ماڵەوە؟ بەس ئەو کوڕە بچکۆلەمانەیە بەخوا ئەوش دایمە ئەڵێ سەرمێشێ زۆر مەترسی هەیە ئەوش گورچیلەی وای لێبێ. بەحسمانیش تا ئێستا کردۆ شکری تایزە گورچیلەی عیبی نییە، بەس بەخوا مەترسی هەیە. دختەر ئەڵێ مەترسی هەیە لە 15-16 وای لێبێت. ئەوە خوێنی لە قوتابخانەیە؟ بەڵێ لە 8. ئەی ئەو چۆنەچێ بۆ قوتابخانە وەک پێویست؟ وڵاهی وەک پێویست بە جلوبەرگێکی ناشرین و ئەچێ بۆ قوتابخانە بخوا جارە توێ پارە نابا و جارە توێ 500 تێدەینێ و تر بەخوا زەلان و کشێستا بێتەوە بە ئەمری 15 ساڵە. زۆر نەفسی پێی ناخۆشە وەڵی دایە پارەم دەرێ و واڕێکان ئەمە ئەکەن و ئەوە ئەکەن و ئەم ڕۆڵە نییە چی بکەم. حەزی ها لە جلوبەرگ جوان و حەزی ها لە قۆندەری جوان و حەزی ها لە چ جوان وەڵی نییە بۆی بکەم. بەخشین نەوای بێکەسان. کە چووی بۆ دکتۆر چی پێوتی ئەڵێ چی بکە؟ وەڵای دکتۆر ئەڵێ ئەبێ زەرعیکەی کێشەکەی تو سستی گورچیلەیە فاسمیش کردووە 100 تا 5 ئیشەکە ئەڵێ بێ بە زووترین کا زەرەکەی نەشتەرگەری گورچیلە بێ بکەی. باوگم 5 ساڵە جەڵدە دایلی قسە ناکە ئەوە دایکمە هەیە گورچیلەیەکی گوچیلەیەکی نەخۆش بوو برایە گەورەم هەبوو لە خۆم 6-7 ساڵ بە لە ئیسا هەر بە هەمان نەخۆشی بە بۆنەی دەستکوردی بێپارەیەوە نەمانتوانین چارەسەر. عەمر خۆی
ئەوش دایکم و باوکمە بەخوا هەردوویان نەخۆش برایە بچووک میشەیە توانە هیچی نییە لە مەتکە بەخوا ببوونی بێپارەی و ڕێن لە مەتکە بێش دەریکی توانامان نیە هیچی بۆ بسین بەخوا چەند ڕۆژە ڕا بێپارە چ بووم لە خانووەکان نووسراوە ئەم خانووە بۆ فرۆشتن بۆچی لێتان نووسی؟ وەڵی لە بێئیشی و بێکاری و بێپارەی خۆمانای فرۆش هیچ کەسابەت یە شتێ نییە ژیانی بێبەرینە سەر مەجبوری خانێکمان فرۆش ئەوە باوکمە ئەوسا ئەیتوانی ئیشکا پێشتر بە ئیساگە ئاوا ماوەی 5 ساڵە جەڵتدایە لە زمانی بەسرا ئەوە ناتوانێت قسەکە ئەوەی خەڵکیش نەماندا دێ بەخۆ نیمان بار بۆ نازام بۆ نازام نییە بۆ نازام نەخۆزم ناز بۆندی ناوز ناز وەڵی نازام و ناز ناز پێشتر من ژیانێکم هەبوو دوور لە نەخۆشی و ئازار و ئەم نەهامەتیە بووم ئێستاگر ئاوا ناتوانم بڕۆمە دەرەوە ئازارمێ دایما خەفەتی لێ خۆم هاوڕێگانم ئاواگە ناتوانم لەگەڵانە بسوڕێمەوە خوا دایمە سەی بە ئەو دایکمەوەتر هیچم پێ ناوترێ هیچ ئەوان سەی منەگە من سێوانەکە دەسەڵاتیان نییە ئەم خانۆمان هەیە بەخوا بەزم خانۆمانێ و تا لێمان نووسێ بۆ فرۆشتن بۆ بەژێوی کوڕەکەمانمان بەشکێمە خوایە نەشتەرگەری بۆ بکەین بەخوا کەسیش پرسیاری لێ ناکە کەس لێمان ناکڕێ ئەمجا دوایەوە خانۆکەمانش بفرۆشین بەخوا کرێمان بۆ نادرێ ئەوەنتر لانەوازە بین هیچ ئیش و کارێکمان نییە بەخوا بەوەش ئیشمان بەخوا جێبەجێ نابێ بە خانۆکە خانۆکە هیچ ناکایستە لێماش نووسێ بۆ فرۆشتن بەخوا ئیسە مەجبوریشین بیفرۆشین ئەگەر جێبەجێ نەبێ وەک دایکێک کە ئەیبینی لە ماڵە و هاوڕێکانی لە دەرەوە ناتوانێت وەکو پێویست بچێتە دەرەوە تا چەند بۆ تۆ ئازارە تا چەند خەم خەفەتە بۆ من زۆر ئازارە و زۆر باری قوسیەکە هاوڕێکانی دیرم لە ملاولاوە تێنەوە ئەچم بۆ ملاولا ئەم شار جیە ناتوانێت هاوڕێکانی تێنە لای دەنکەدەنکە ئەوە بەخواویش بەکەمی ناتوانم بچێتە ناوێن وەک جاران و بچێت تۆپان بکە و بچێتە مەکتەبەکەی و ئیتر زۆر بار قورسێکە بەسەر منەوە جارە باوکشی ئەوە حاڵێتی وڵی جارە توێ ئەو نەخەفەتی لێ خۆم شەوت تا بەیانی هەنازانم خەو هەیە نییە شەو توێ دەکەڕم دەستەکەم لە دەستی بزانم چی لات بزانم ماوە بزانم تای هەیە بزانم ئازاری هەیە چی بەسەر دێ زیاتر؟ بەڵێ چی بەسەر دێ زیاتر بێتاقەتە؟ وڵی بێتاقەتە بێت ئازاری هەیە جار توێ سەری و شانەمە لێ ئێشێ دختەرەڵێ ئەمە خوێندا نادا بۆ گورچیلەکانی بۆیە ئەگەڕێتەوە بۆ سەری گورچیلەکان هێزیتیانە ڕایکێشێ خوێنەکەی گیانی تێتەوە بۆ سەری وە شانۆمەلی بێتاقەتێکە ئەیدا لە عەرز هیچی بۆ ناخوریە بەبەردەوامی سەردانی دکتۆرتان کردووە پارەتان سەرف عیلاجتان کڕی ئەرە بەخوا 4 مانگە ئێمەیان بەڕێ دختەر و ئەملاولا سەیارەمان بەکرێ بردووە لەگەڵ خزم و کەسوکارە ئیتر ئاوا هەرکی بەگوی توانە بردمانیانە بە پارەی خۆمان پارەیش خێرخوازدایە پێمان بەخوا خێرەوەندایە پێمان خوا جارە تۆشە نەبووە وڵی جارە توێ حەزمان ها لە 1000 چشت نییە جارە توێ 1000 چشت ئەلێوە ڕۆ بە قورعان پارە نییە بیکڕین ئەڵم بەشکم گویان لێ نەبیان هێنمە ماڵم بەشکێمە خوای گویان لێ نەبێ کاکە بەشدار کەم تریش خواردن نەخوا و ئاوەخوا زۆر کەم نان خواردن هەر ناخوا نان زۆر کەمەخوا بۆی ناخوریان دەترسی گورچیلەکانی وای بۆی ناخوریە بۆی ناخوری وەزنی ناکا گیانی ناتوانێت بیخوا تر ئێمەش داوای لەم کەناڵە جوانەی ئێوەکەین و بە پشتیوانی خوا و داوا لە خێرخوازانەکەین ئەم مناڵمە نەجاتدەن ئیشەڵڵا و دەست هاوکاریمان بۆ درێژکەن وڵی داوام لە خێرخوازانە یارمەتیمان داوام لیان هەیە بیبە یاوەی یارمەتیمان دەن بۆی لەم نەخۆشیە و لەم حاڵە ڕزگارمان پێویستە نەشەر نەشەرگەری ئەنجام دەم و پارەیەکی زۆری هەیە
چاوەڕوانی دەستی ئەوانە خوا پاداش هەمویان بداتەوە. ترێمەش داوا لە خێرخوازانەکەین و داوا لەم کەناڵی ئێوەکەین یارمەتیمان دەن و بێنە هانامانەوە ئەم کوڕەم ئەم نەشتەرگەری بۆ بکەن ئیشەڵا وەکەوەکەی تری لێ نەیە و بەشکیم ئەمە خوا و پێغەمبەرێک وەک ئەو جابچێتە ناو هاوڕێکانی و چێتە دەرەوە و هەڵسێتە سەر پا ئیشەڵا بتوانێ بگەڕێ و بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سرتا من بين خوشة بودس بكم كدعاء خير بكم بو هر كسك بو هر لاينك هر كنالك كهر لسن با هاوكاري كردني داما وخلقي هجار وخلقي محتاج داواكن خواي پروردگار هر كاتك امان پێویستیان بە هاوکاری بوو پێویستیان بۆ بوو کە بچنەهانە نەخوای پەروەردگار خۆی کە پێویستیەکانیان بۆ پڕ بکاتەوە. من حەزەکەم ئەوە بڵێم ئێمە لە دانیشتووی ناحیەی شۆڕشین و کاک محەممەدیش لە سنوورەکەی ئێمە دانیشتووە. کاک محەممەد دیارە پێشتر حاڵی باش بووە پێشتر پێویستی بە هاوکاری نەبووە، بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە خۆی جەڵتە لێی داوە تووشی نەخۆشی بووە و ئەم کاک بەشداریش کە سەرەتای تەمەنی لاوێتیەتی و تووشی ئەم نەخۆشی بۆ گورچلەکانی زەعیف و کەوتەوە خەریکە لە کار ئەکەون پێویستی بە هاوکاریە. کاک محەممەد ئەوە نییە هەر ئەم تەنها ئەم نەخۆشیە بە پێشتریش مناڵێکیان بەهۆی هەمان نەخۆشی و بە هەمان نەخۆشی گورچیلە وەفاتی کردو و لە دەستیان داوە و خێزان شیوە ئەزانم ئەویش نەخۆشە پێویستی بە عیلاج هەیە. کاک محەممەد ئێستاکە لە حاڵی حازرە ئێستاکە حاڵی زۆر خراپە پێویستی بە هاوکاریە. ئەوەنەی کە من بە دوواداچوونم کردبێ و کە ئاگام لە کاک محەممەد بێ تەنانەت میوەی ماڵەکەیان تەنانەت سەد لێ ماست دراوسەکانی بۆی ئەکڕن. بۆیە زۆر پێویستی بە هاوکاری و پێویستی بۆیەکەوە مسلمانان ئەوانەی کە خوا پێداون خوای هاوکاری کاک محەممەد بکەن لە هەر ڕێگایەکەوە بێ خۆیانی پێ بگەێنن. دیارە کاک محەممەد و هەر کەسێک و کاک محەممەد بە تایبەتی کاک محەممەد هەر کەسێک ئەگەر بێت و هاوکاریان بکە هەر کەسێک ئەگەر بێت و دەستگرۆییان بکە کاک محەممەد ئەم مناڵەیان پێویستی بە نەشتەرگەریە پێویستی بەوەیەکەوە کەسێک بێ هاوکاری بکە بۆی کەوا بتوانێت عیلاجی ئەم نەخۆشیی بکە و ئەم مناڵەیان ئەم گەنجەیان لەم نەخۆشیە ڕزگار بکە. بۆیە ئێمە داواکەین هەر کەسێک خوای پەروەردگار ماڵی پێداوە خوای پەروەردگار دەروێکی خێری لێ کردوێتەوە دەستی هاوکاری بۆ کاک محەممەد و بۆ کاک بەشدار درێژ بکەن بە ئومێدی ئەوەی کە خوای پەروەردگار لە ڕێگەی ئەوانەوە بتوانێت کاک بەشدار جارێکی تر ژیان خۆی بکاتەوە بتوانێت درێژە بە ژیان خۆی بدا. داواکەین هەر کەسێک کە خوای پەروەردگار پارەی پێداوە کە دەوڵەمەندی کردووە بتوانێت هاوکاری بکات، چونکە بەڕاستی هاوکاریکردنی خەڵکی هەژار و خەڵکی لێقەوما و خەڵکێکە نەدار بێ لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر گەورەیە و پاداشتەکەی هەم بۆ دنیا هەم بۆ قیامەتی زۆر گەورەیە. ئەو کەسەی کەوا خێر و سەدەقەی کردووە ئەلەو کاتە بۆ خۆی لەژەر سێبەرێکە دائنیشێ بە ئیسراحەت کە خەڵکین لە خەم و خەفەتان ئەم بۆ خۆی بە ئیسراحەت دانیشتووە. بۆیە ئێمە داواکەین هەر کەسێک هاوکاری کاکە بەشدار بکە بەڕاستی ئەوەیە کە ئەلەم خێر و ئەلەم پاداشتە و ئەلەم چاکەی کە لە قیامەتە خوای پەروەردگار بۆ خەڵکێک کە دایناوە بۆ خەڵکێک کە ئەی بەخشیوێتی ئینشاءالله بێبەش نابن و داواکەین کە هەر کەسێک بێتە هانای کاک بەشدارەوە وەکو ئەوەی کە خوای پەروەردگار ئەفەرمێ وەک ئەوەیەکەوە هەر کەسێک نەفسێک زیندوو بکاتەوە هەر کەسێک ڕزگار بکات لە مردن بەڕاستی وەکو ئەوەیەکەوە هەموو خەڵکی ڕزگار کردبێ. بۆیە داواکەین لە خێرخوازان داواکەین لە خوا پێداوان بێنە دەم کاک بەشدارەوە و هاوکاریان بکەن بۆیکەوە کاک بەشدار بتوانێت نەشتەرگەری بۆ بکرێ بۆیکەوە بتوانرێ هاوکاری بکرێ و لەم کێشە و لەم نەخۆشی کە تێکەوتووە ڕزگار بکرێ. أموالهم بالليل
يحزنون ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. ئێمە لە بەخشینەوە ئەم جارە لە ناحیەی شۆڕشەوە سەردانی ماڵی کاک محەممەدمان کرد، ماڵێک لێوان لێو لە هەژاری و لە ناخۆشی و لە نەخۆشی. کاکە بەشدار تەمەنی 18 ساڵە و تازە دڵی بە دنیا خۆشە و ئەوێت لە دنیایەکدا شەو ڕۆژ بەڕێ بکات بەبێ ئازار بە دڵی خۆش لەگەڵ هاوڕێیەکانی چ لە قوتابخانە چ لە دەرەوە بێت. بەڵام ماوەی 4 مانگ ئەبێت کەوتۆتە سەر جێگا و پێویستی بە هاوکاری و کۆمەچی هەموو لایەکمان هەیە. چیرۆک و بەسەرهاتی ئەم ماڵە بریتی نییە لە نەخۆشی کاکە بەشدار. دایک و باوکی دڵیان شکاوە و دڵیان سوتاوە کە کوڕێکی تریان بە هەمان نەخۆشی وەفاتی کردووە. ئەو هۆکارانە زۆربیان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی نەبوونی و زوو چارەسەری منداڵەکانیان ناکەن. بەڵام کاکە بەشدار ئێستا پێویستی بەوەیە زووترین کات بتوانین نەشتەرگەری بۆ بکرێت و زەرعی گورچلێ بۆ بکرێت. کاکە محەممەد کە باوکی کاک بەشدارەوە جەڵدە لێی داوە و ناتوانانی کار و کەسابەت بکات، تەنانەت ناتوانێت قسەش بکات. دایکیشی تەنها یەک گورچلەی هەیە، کەسێک نییە کار و کەسابەتیان بۆ بکات، کەسێک نییە بژێوی ژیانیان بۆ دابین بکات، موچەیەکیان نییەکەوە بژێوی ژیانیان پێ بەرێتە ڕێوە. سەرڕایەوە پارەیەکی زۆریان پێویستە بۆ نەشتەرگەری کاکە بەشدار و عیلاج و دا و دەرمانی. ئێمە لە بەخشینەوە ئەگەرچی بەرنمەیەکە لێوانێ و لە خەم و خەفەت و ناڕەحەتی و ناخۆشی، بەڵام پێویست دەکات ئێمە لە خەمی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک بین. زۆرن ئەو کەناڵانەی کەوا ڕۆژانە پێکەنین و خەندە ئەخەنە سەر لێوانی ئێمە و مناڵەکانمان، بەڵام پێویست دەکات بیر لەوە بکەینەوە چەند ساتێک هاوکاری و کۆمەچی خەڵکانێکی هەژار بکەین بۆ ئەوەی بزانین ژیانی خەڵک چۆنە و خەڵک چۆن ئەژیت. ئێمە ئەمڕۆ لە ناحیەی شۆڕشەوە ئەمانەوێت هەر کەسە و لە ئاسی خۆی مەرج نییە پارەیەکی زۆر و هاوکارێکی زۆر هەبێت، گرنگەوەی بەشدار بن لە هاوکاری و کۆمەکردنی کاکە بەشدار. دڵنیاتان ئەەکەینەوە هەر ئەو تۆزە هاوکاریە کە تۆ بەکەمی ئەزانی لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان کۆ ئەبێتەوە و ئەبێتە فریادڕسی هەژاران و نەداران و هەزاران وەکو کاکە بەشدار. هەر لەم هاوکاری و کۆمەچانەی ئێوە کە بەکەمی ئەزانن دڵنیا بن لەخوای پەروەردگار زۆرە و لە ڕنگدانەوەشی بۆ لە ڕێگەی بەخشینەوە کە چەندین خان و چەندین پرۆژەی جوانمان بەو هاوکاری و کۆمەچانی ئەوەی ئازیز و خۆشەویست کردووە. چاوەڕوانی هاوکاری و کۆمەچی و دەستگورەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستین بۆ ئەوەی لە ماوەیەکی زۆر کورتدا بتوانین دڵی ئەم خانەوادە خۆش بکەین و ئەم فرمێسکانە بکەینەوە بە خەندا. ئەو هەموو خەونەی کاکە بەشدار کە خەریکە لە ناو ئەچێت بۆی بگەڕێنەوە وەکو گەنجێک وەکو کوڕەکانی ئێمە وەکو براکانی ئێمە دڵی خۆش بێت و تەندروستی باش بێت. دڵنیام ئێوەی ئازیز و خۆشەویست و بەخشندا کاکە بەشدار لە یاد ناکەن و بە زووترین کات ئینشاءالله دڵخۆشی و خۆشگوزەرانی و تەندروستی باشی بۆ ئەگەڕێنەوە. سەرەتا کە مێردەکەم ئەمری خوای کرد لە کەرکک بووین، ئیتر هاتیمە بۆ لایەم برامە هیچ شتێکمانێ جا ئەوەی کە خەڵک یارمەتیمەیە سوێن بەخوا هیچ شتێکم بۆ نەکراوە. سەرچارش چمەتە لای مامۆستای سەرش بڵێم کومبار بەخوا باوکی ئەمری خوای کرد هیچ شتێکمانە و براشمە زۆر دەستکورتە. کومبارێک مێنا سوێن بەخواوە بۆ 5 ساڵە چێشتا بەخوا 200,000 نەیاوە. ئیترەوەی خێرخوازی بڵێن هەچی لەم ژوورابێ بەخێر پێیان ناوە میتر هیچ شتێکێمە هەروە هەفتەیەکیش دوای مێردەکەم خانۆکەم سووتە
دوای وشکەمە نەخۆشکە و زۆر احتیاج بوو. ئێسش بەخوای گەورەگەر هاوکاری خەڵک نەبێ هیچ شتێکم بۆ ناکرێ. لێرەوە دوو سایە خەر ماڵیاناوە بە یارمەتیمەیەن بە 30,000 بنوەم هێنەوە بە خەسخانەی هیوە. ئەم مانگە بەخوادام گەی بۆ عیلاجێکی قورس چوومە عەیادێ لە سلێمانی بۆم نەکڕیا. ئافرەتێ هاو لە پشتمەوە سوێنی خواردی ناڕۆیتە دەرەم بۆ تەکڕم. ئیتر بڵێم وەکو وەڵای ناسان. احتیاجم بە هەموو شتێ. بە ڕێزەکەم ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بە ڕێزێک هێناوە. یاخوا دەست و چاوتان خۆش بێ و بتوانی هەندێک پێداویستی بۆ کاکە ڕێژوان خوای گەورە لە دەستان بەزیاکە و خوای گەورە یارمەتیتان با و خوای گەورەش ئەوەی کە یارمەتی فەقیر و هەژارە و هیبێ باوک خوای گەورە هەزارۆنەیتە بخاتۆ شوێنی بۆیان. ئێزە دوعای خێریشم بۆ ڕێژوان بۆ بکەن خێرتانەگا. نام ئیسماعیل عەلی فارسا خەڵکی دەمرکانم لە پێنجۆن دانیشم بیسا. من نەخۆشی دێشخاینم لەگەڵایە نەخۆشی ژێرپەنجە. ئیتر مەمنونی ئێوەم کە بەسەرتان کردومەتەوە. ئیسماعیل ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بە ڕێزت هێناوە بەو هیوایی کە بتانی هەندێک لە پێداویستیەکانی ژیانی خۆتی پێدابین بکەیت و بتانی کە هەندێک عیلاج و چارەسەری پێ بکەیت. خوای گەورە خێرتان موسێ لە دەستگای مەشقینە بەزیا بێ و خوای گەورە پاداشتی هەرچی مسلمانەکانی ژیان بداتەوە لەگەڵەوە. لە شارۆچکەی پێنجوێنم ئەوە ئیستەکانێ فەقیرم هیچم نییە نە نەوتم هەیە نە پارەم هەیە بەخوا دوو بەرمین نەوتم کڕیوە قەسەم بەخوای دینارم نەیاوە فۆڕنەکەمان گوم بوو ئیتر وەرمان نەگرە ئەو نەوتەکە هاو ئەم جارۆکونە هشتێکمان نییە ئەوە زاوەمە ئەزانێ بە حەقی ئەو قورئانە ئەو هۆدەمانە خەریکە ئەڕوخێ ئەم جستانە کەسێ نییە لایەکمان لێ بکاتەوە حەچیە مسلمانان نەبێ بەرەو دراوسێ یارمەتێکمان بن یەکێنێ دینارێکمان بات. ئەمجا من خۆشم نەخۆشم تا ئێستا 2 جار بردومیانەتە ئێران. ئالیوانە ئەو هەموو حەبوو دەرزێ پێرەکە ڕۆشتم بای 45,000 حەب وەرگرتووە. ئەمجا ئیتر ژیانمان نییە گوزەرانمان نییە ئیتر ئێوەش کارتان ڕاست بێ ماڵتان ئاوا بێ یاخوا بێوەی بن سەرکەوتوو بن لە دەرگای خوا ئەگەری یارمەتێکمان بگەن. خوشە گەورەکەمانمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بە ڕێزت هێناوە. بەڵێ کە ببێتە مایەوەی کە هەندێک لە پێداویستیەکانی ژیانتی پێ بکەیتەوە و بتوانیت لەم زستانە کەمێک لە ئازار و ناڕەحەتەکانتان کەم بکەیتەوە. یاخوا لێتان قبوڵکە و خوا بتان بەخشێ و خوا یارمەتیتان با و خوا دەروتان لێکاتەوە خوا لێتان بەزیاوکە یاخوا خوا لێتان بەزیاوکە یاخوا خوا یارمەتی ئێوەش و هەموو مسلمانێکیش بە هینی خێرخوازەکان هەر هەمیان خوا ڕەحمتان پێ بکە خوا یارمەتیتان بە بۆ خاتری ئەو قورئانە. برا بەڕێزەکەم من ئەمە حاڵەکەمە مەمنونی ئێوە ماتنتە ماڵەکەم ئەو خانگە وەدەوایانێکی دارەجێ مێشتووە ئەگەر ئیمکانتان بێ و خێرخوازێ لە ڕێخوا بۆم چاکاتەوە ئاید بۆ مناڵانەیە هەتیون مناڵەکان و دەستم ناڕۆ ئەرزە و خانم هەیە 2 ساڵ جێ مێشتوو ئەگەر ئیمکانە بێ بۆم چاکەنەوە لەبەر دەستنەڕۆین و فەقیری جێ مێشتەوە هاتمەدەم خانوو بکری. خانۆکە هی وایە بە کەڵکی ژیان بێت خانۆکە مش بەخوا گەر ڕاست گەرەکە 50 مەترە بە کەڵکی ژیانیش نایە بەس من مەسافەیە 20 ساڵێ ژیانم بردە سەر لەبەر باتی و باری و سێم ناڵاتی ومەیە و خانم وایە چەند ساڵ لێ دانیشتم بەخواشەوە تا بەیانی ئاوا دانیشتومە وتمە خوایە ئەم خانەدارە نەڕمێتە لەم سێم ناڵاتیوە خۆمە دیارە دانیشتومە دنیای شایەتە عالەمە زانی
ئەم مامۆستا هەمشۆی منی کردە ڕەبی ماڵی ئاوە بێ لەگەڵ ئێوە وەڵای ژیانمان هیچ ژیانێکمان یەکامە ژیانە ئەوەی ئەو زەلامە خۆ خوشکەکە یاریمەتی میداوە ژیانمان هیچ نی نەوەڵا ژیانمانی ژیان نە دوکانێکمانێ نە سەیارێکمانەیە و نە بە حیاتی بۆ سەیرانێ چین و نە مناڵم سەیرانی دیێ و لەبەر احتیاجی هەروە بژیمە مرش خێرخوازە یاریمەدا و مناڵەکانمە تایسە ژیانیان بردەسەر لە مەتکە بن بەخۆیش تاکری سیارەکانم لەدا دوێنە داشتی لە دەرگاکە ئاگام لێنە بۆ ڕۆی و دای کێشا ڕۆشت و لە مەتکە بن بەکرێ یان نێرم ئەرەوەڵە بڕی 1 ملیۆن دینارمان وەکو هاوکاری بۆ بەڕێزتان هێناوە ئەمە هاوکاری خەڵکی خێر من سوپاسی بەرنامەی خێرخواز دەکەم بۆ هاوکاریە بۆ من هێناتان سێ مناڵەتی ومێ دەستم ناڕۆ هیچ ئیشکارێکم نییە و ئەو سپاسی ئێوەش شەکەم هاتنەتە ماڵەکەم خوای گەورە پاداشتی ئێوەش بداتەوە خوای گەورە ڕەحم لە ئێوەش بکە خوایەکیانەوەی یارمەتی فەقیرەدا خوای گەورە یارمەتیەدا ئینشەڵڵا بە ناوی خۆی گەورە بە خێراتنی کەناڵی پەیامەکەم کە هاوکاریمانەکەن فەقیر و هەژارین سێچوان نەخۆشیم هەیە زۆر ماڵی پەیام و خەڵک ئاوا بێ کە هاوکاریمەکەن کە بەرنامەی بەخشینە ئێستا من 6 نەخۆشیم هەیە فەقەراتمە ئەوە 1 بیرکردنەوەم هەیە ئەمە 2 جۆچکەم تەواو نییە ئەمە 3 چاوم تەواو نییە ئەمە 4 دانە نەخۆشیم لەگەرە ئێستاش کە ئێوە تەشریفتان هێناوە و کە بەرنامەی بەخشین هاوکاری مەکە زۆر مەمنونم و ماڵتان ئاوا بێ خوا جەزای بەخێرتان بداتەوە خوای هەر هەنگاوێکتان ڕوو لە بە حەز بێ بۆ خاتری گەورە و عەزەمەتی خۆی کە ئێمە بەسەرەکەنەوە چاوتان لە فەقیر و هەژارە چاوتانەوەی هاوکاری خەڵک بکەن بە هەموو توانایەکتانەوە بژێوی ژیانم هیچم نەبوو کرێچیم حەچیم هەبووە نەبووە بە ذاتی خوا جار وا بۆ 4 مانگ جارێک کرێخانۆکەم داوە پارەم نەبوو بیدەم هێکە نەش بێ دەسەڵاتم نییە کاکە لەبەرێ من فەقراتمە بەخوا ناتوانم ئەو زۆپەیە هەڵگرم بۆ ئێوە بێنم فەقەراتەکەم گەلێ زۆرە سا ئەو قاچەم کورتە ئەم قاچەم زۆر کورتە تەقریبەن 2 سانتیم کورتە ئەمە عارەبێ بۆی کردم بۆ کەمەندامی کاکسلوانی بەڕێز ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕی 1,250,000 دینارمان یاخوا بەخێر بن سەر چاو کە ئەمە هاوکاری خەڵکی خێرخواز و خەڵکی بە ئەمەکە بەو هیوایی کە بتوانیت ژیانی خۆتی بۆ ماوەیەک پێدابین بکەیت و خوای گەورە کار یاڕەبی خوا خێرتان بنووسێ بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی خوا خێری خەڵک بنووسێ کە هاوکاری ئێوەیان کردووە ئێوەش هاوکاری هەژارەکانەکەن بەڕاستی ئێوە جەنابتان زۆر سەلماندووتانە بۆ هەموو خەڵک کە هاوکاری خەڵکن کە لە شوێنێ نقصانێکی فەقیر هەبێ ئەگەنە ئەوێ و هاوکاری خەڵکەکەن یا ڕەبی جێگاتان بە حەز بێ کە ئێمە بەسەرەکەنەوە کە خوای گەورەتان لەبیرە و فەقیرتان لەبیرە و بە ویژدانی خۆتان ئەسوڕێنەوە کاو ماڵی فەقیرە هاوکاری دەکەن وڵای مستەمر خۆم نەخۆشم دایمە ئینزیلاقمە قدەمە ئەیتێ مەعاش لە ماڵێمەیە حوسەر خێزانی ئەیت لە نامۆدەوەی وانە ئەژیم ئەوی ماڵ مسلمان ئاوا بێ لەگەڵ ئێوەیە ئەو بۆ میکرد ئەیتر وەزمانگە لە خراپە مەعاش لە ماڵی مێ پیاوەکەشمان نەخۆشە بەخوا ئیشوت کەساباتمان بۆ ناکە ئەتر ماڵتان ئاوا بێ خوا لێتان ڕازی بێ خوای گەورە بێتە بە قەیامەتتان وەڵای دوام وەک تو هاوکاریمانەکە ئەتر ماڵتان ئاوا بێ خوا لێتان ڕازی بێ خوای گەورە بێتە بەر قەیامەتتان کە سەنگینەکەم ئێمە لە دەستگای بەخشینی خێرخوازیەوە بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ بەڕێزتان هێناوە بۆ هیوایی کە بتوانن سوودی لێ ببینن یاڕەبی دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم خوالیان ڕازی بێ لەگەڵ ئێوەیە خوای گەورە بێتە بەر قەیامەتیان خوا جەزای قەیامەتیان بداتە خوایە خوا ڕەحمیان لێ بکە خوای گەورە ڕەحم لە ئێوەش کە ڕەحم لەوانش کەوا هاوکاری ئێماکەن